هاوڕێنەوە کاتتان باش دوو زانیاری و شیکردنەوەیەکی بچووک لەسەر ئەو ڕووداوەی دوێنێ و ئازادکردنی ئیدریسی نانەوا قسە و باس بکەین. هاوڕێیان بزانین باشە وەریگرتێوێکم کەس داخل بوو ساندا کورتە قسە دەکەم لە جیاتی نووسین و زانیار یەک شتان پێ بڵێ مۆزۆ چییە. ئەو ڤیدیۆی دوێنێ کە ئەوڕۆ تازە بڵاو کرایەوە دوێنەی ئاسایشە ناو ئاسایشە پێیان کردیە سازشی زۆر تێدا نییە هەنێ بە ویژدان بڵێ رادیۆم بەڵام باشیش نییە باشیش نەبوو لەبەرەوەی هیچ جوونەچی تێدا نەبوو هیچ قسەشی نەکردیە هیچ ئەوەیەکی نەکرد بوو تووڕەبوونی هەموو خەڵک لە کاتی دروشمدان و ئەو قسانە دەکاوی هیچ جوێن و شتش تێدانەیە بەداخەوە دوێنێ بازار قەسابەوەی پێکردیە بارزان وازدە فعالە قۆڕانە بینە گەنجی کورد ئاڕێنە ئەو ڤیدیۆی دوای بەربوونی نییە ئیبەر لە بەربوونیتی ئیناو وەختی زیندانیتی پێیان کردیە و ئەو کوڕە ئاگای لە هیچ نەبووە یعنی نەیزانی ئەو هەموو خەڵکە دیفاعی لێ دەکا و پشتگیری دەکا بەڵام دامانە کەسیش دیفاع لێ نەکا باشتر بوو لە خۆی ئەو بۆ ڕەمزەشی زۆر گەورە پارتی یەکێتیش شوێ لەو پێشمەرگە کردوخت خۆی کە گوتی ئەوان هەموو قەلدز بوون هینا سەر ئەوە یعنی کەس ناڵێ بێ بەس پارتی ئەو شتانە دەکاتن بەڵام یعنی ترسیان هەیە و حەز بە زۆعف دەکەن بەرامبەر هەموو دەنگێک کە جوان بی ئیتر هەوڵ دەدەن بڵێن کاکە هەموو خەڵک سازش دەکە و خەبات بەوەی دەستە پێشاڕێ یعنی یەکێتی وەخت خۆی خاڵە شەعاب و ئەنوەر و جەعفەر و ئانەی کرد کامبژی و کاڵژیان ئیتر ڕێچکەچی کردەوە خەڵک بە عیراقی دەچۆ بەر ئەوانە ئەوان دانوێت لەو ئیرادەیە بدەن ئەو ئیرادەیە کە نیشتیمان بەو شتانە دەپارێزرێ نیشتیمان بەوەی تاچی کورت بەوەی کەرامەتی دەبێت بەس کەرامەتی دەشێن بەرحاڵ ئەوە دوێنێ ڕوویدا ئەوە دوێنەیە ناو ئاسایشە و زانیارانە لە من هەیە بارزان قەسابش پێی کردیە بەڕاستی بە زۆرم نیش پێی کردیە بەڵام قسەکانی ینی بڵێن زۆر سازشە ناوەلای یعنی ئینسان بە ویژدان بڵێن وگە و سەیری وشەکانی بکەی ناڵێ من داوای لێبوردن دەکەم ئەڵێت هەندە وشە هەبوو نەدەبا بیکەم بەس نەدەبا ئەو شەش بکە لەبەرەوەی هیچ جملەی غەڵەتی نەکردی ئیدریس هیچ جملەی غەڵەتی نەگوتیە یعنی جملەی سیاسی گوتیە جملەکانی هەمووی سیاسیە دێرەکانی هەمووی سیاسیە و بە ئەوە خاڵێک لە خاڵەکان دەمەوێت کەلوتان بڵێم خاڵی دووەم هاوڕێیان خاڵی دووەم پارتی چ دەکات چ ناکە گرنگ ئەو پەیامەی پێگەیشت ئەو هێزە تووڕا لە سۆسیال میدیا لە خەڵک لە حیزب بڕوا بکە هەیە و دەیان کەسایەتی دیاری هەولێر من دەزانم هاتنە پشت ئەو قەزێ بۆ زانیاریتان ئامادە بوون بە هەموو شێوەیەک پشتگیری بکەن خەڵکانی سیاسی ئیداری تا دەوڵەمەند لە بۆ ئازادکردن یعنی ئەوە هەنگاوەکی نوێیە بارزان قەساب هێرش ببرە ئومێد خۆشنەوە پارتی خەڵکی هەولێرێ دیفاع لە کوڕی خۆی دەکاتن بە هەموو چین و توێژەکانی و خەڵکی کوردستان بەگشتی یعنی ئەوەندەی سلێمانی و هەڵەبجە و خانەقین و ببورن کەرکووچی و منەوانم دیت هیچیان کەمتر نەبوو یعنی کەیسێک بوو پەیامەکی زۆر بەهێزرا بە پارتی کە ئەو هێزە ناڕەزایەتیە تووڕەیە لە مەیدانە و هەیبەتیان شکات یعنی هاوڕێ ڕاستە ینی کاگەدری ساتە دەرێ بەو دەنگە شۆڕش ژێرە زوڵاڵە نەبوو بەڵام سازشی نەکردی ها بۆ زانیارێتەوە دوای بەربوونی بوو بەرحاڵ نامەوێت زیاتر دەست ئەوەی بکەم بەڵام هەیبەتی پارتیشکە زارشکە بەرپرسەکان لە ئومێد خۆشناوە لە بارزان قەسابەوە لە پارتیەوە لە مەسعود و مەسرور و کابینەی مەسرور هەیبەت و بۆ گاڵتەجاری ناو سۆسیال میدیا و ئێمە شەقاوەکی گەورە هاتینە پێش مشکلەک نییە گرنگ ئێمە لە خەبات و ئازادی مەدەنی شەقاوەکی زۆر گەورەمان ئاوێشت و هێز و تووڕەیی و ئەو پانتایە گەورە کە پێمان دەکرێت بڕوا بکەن ئەوە تحولی زۆر گەورەیە ئەوەی
دوێنێ ڕوویدا لە بۆ گەنجەکە کاکە ئەو گەنجە نە حزبی لە پشتە نە پارەی هەیە کوڕە هەژارەکە خەڵک دیتان چی لە بۆ کرد بە 24 سەعاتی هەموو سۆسیال میدیا هەموو میدیای کوردی بووە ئەو کەیسە ئەوە خەباتی جەماوەری مەدەنیە ئەوە خەباتی جەماوەری مەدەنیە ئەوە گەیاندنی پەیامە پەیامەکە گەیشت لە بۆ پارتی کە ئەو هێزە تووڕە هەیە و ڕاستە حزبت ئەوە کردیە بێدەنگ کردیە بێهێز کردیە بەڵام سۆسیال میدیا لە بەرامبەرت گەورەترین لەمپەرە خەڵک خۆی ڕێک دەخاتەوە هەموو چین و توێژەکان بڕوا بکە وەکو گوتم دیتان 20 پارێزەر بڕوا بکە دەبووە 100 پارێزەریش لە من وەگرن دەبووە 100 پارێزەریش لە هەموو شار و شارۆچکان ڕوودە بۆ خۆپیشاندان لە ئەوروپا کار و چالاکی دەکرا من خۆمان بەڕاستی شتێکمان لە مێشتدا بوو ڕامان نەگەیاند بوو دەچوین دەمان کرد لە ئەوروپا دەبوو و دەکەوتە ناو ناوەندە جیهانیەکان و خەڵکی هەولێرەی تەکان پێدا بۆیە بەریشاندا من ئەوەندەشەوە دەژڵێم یانیان دەخەڵکیش باوە نابڵێ وا دەکەم پارتی هێزێکی مەلهوڕە بەڕاستی یعنی لە کەسی زیندانیانی بادنان زۆر لەوە زیاتر کرا مەسرور بەری نەدا بەڵام بادی کابینەکەی لەسەدانا یعنی کابینەکەی خۆ بەس بەناو مایە هاوڕێیان بەجددی ینی چ مایە هیچ نە هەیبەتی نە علاقاتی نێدەوڵەتی نە دەسەڵاتی نە پارەی هەمووی یەکێک لەو کارە گەورانە ئەو ملهوڕێ بوو بەرامبەر کەسی زیندانیانی بادی ناکردی کە غەرب پشتیان تێکرد عێراق بە کەیف خۆی تەقڵەی پێ لێ دەداتن وە لە ئەوروپاش کەس ئەستەقباڵی ناکاتن کەس احتیمامی پێ نادا بۆیە لەویش سەرکەوتنشی زۆر گەورە ببینن ڕاستە ئەو کەسەکانی بەرنەدا یعنی هاوڕێ ئەوە شەڕە ئەو ئەگەر قسەک ملهوڕی دەکا بەڵام دە هەندە زەرەر دەکا بەس ئەوێ ناڕوخێ ئەگەنا ئەوانە هەموو هەنگاون یعنی هەمومان خۆمان بە شێوازێکی زۆر مەدەنی سەردەمیانە ئەو پامە گەیاندرایە هەموو قونسڵ و سەفارەتەکان هاوڕێیان بەس لە قونسڵ و سەفارەتەکان بەورن کورکاکە مەکەن وەختی لای بە قوربانەوە سوتفە دەستم پێکەت خراپە بەدەنگ بتەوە بەهەرحاڵ یعنی پەیامەکە گەیشت سەفارەتی قونسڵەکان چاون ئەوانە چاوی وڵاتەکان لەوێندە دەبینن چۆنە بۆیە پەیامێکی زۆر گرنگ و جوان درا بە ئەوروپی ئەمریشەکان کە خەڵکێک لە پارتی بێزارەوە پارتی چەند هێزێکی ترسنۆکە لە بەرامبەر خەباتی جەماوەری و یاسا و قانونی چۆنە و خەڵک بڕەبرە خۆمان ڕێک دەخین لە هەر خەباتەی زیاتر دەینە پێش تەکانی زیاتر پێ دەدەین خۆمان ڕێکخراوتر دەکەین و هەموو دەنگ و ڕەنگەکان پێکەوە ئیشمان کرد یەک دوو خاڵی کە بڵێم هەندێک هاوڕێ ڕەخنەیەگرن ئەوە ئیسلامیە و ئەوە یان کە ئەلمانیەک دەژیرەوە ئەلمانیە و کاکەمە تێکەڵ نابین ئەوە زۆر خەتەرە یعنی لە شارێکی هەموو دەنگ و ڕەنگە شتێدا هەموو فکرێ شتێدایە کە خەڵک دەگیرێتەوە ناگیرێ ئەوە باوەڕێکی وای هەیە باوەڕ بوون بە ململانەی فکریە دەسەوە دەگیرێ نابی ئازادی هەبی نابی خەڵک فێرە نابی خەڵک فێرە خەبات و تێکۆشان بی بۆیە زۆر عیبە خەڵکێک بە خۆی بڵێ ئازادی خواست پاساو ببینتەوە خەباتکەرانی ڕێگای ئازادیان نەزەماتی جیهانی قەت ناپرسن ئەوە چ فکرەیەکی هەیە زۆری تاوانەکە دەکەن ئەوە یعنی وەکو ئەو نمونە ئەڵمانی کە دەرێن هات ئەوەل جار جوولەکەی بردووە شوعی برد نازانم دوای چی برد ئەخیری ئەمەشی برد هەموو کەسەشی دەگریتن لەو هەولێری هەرچی فکرە گیرایە لەو سلێمانیەی لەو هەڵەبجەی لەو کەرکووکەی خەڵک دەگیرێ لەسەر ئەوەی فێرە نادەبیتن دوو خەبات لە ئازادی نا هەویەی نییە بەڵام بێگومان ئەمن هاوڕێیەکی خۆم برای خۆم کەسێکی لە فکری خۆم نزیکتر بی حەماسم زیاتر دەبی ئەوە هەیە بەڵام دەبێت ئێمە لە بۆ هەموو بیر و باوەڕێک مادام تاوانە خۆمان پێ ئازادی خوازە دیفاع بکەین پاساوت هیناوە هەویەکەی سەقەت دەکەی ئەگەنا من بۆ خۆم حەز دەکەم ئارێ وەڵام خەڵک وەکو من بیرکاتەوە بەس کاکە من بە خۆم لەگە ساڵی پاری خۆم ڕێیم جیایە ئەو جەنۆرەی ئەوەیە خەڵک وەکو من بیر بکاتەوە بێگومان ڕێی جیا جوانە و قسەی کۆتایش هەر ئەوەندەیە پەیامێکی زۆر کاریگەر درا بە پارتی دەستی هەموو لایەک خۆش بی کە ئەو خەباتی هەمومانە کەس نەڵێ من وام کردیان لە ترسی منیان لە ئەوە ئێمەوەمان کرد ئەو شێوە خەباتە هەرەوەزیە بەگشتیا
زۆر پەیامەکی جوانە کەسمان چاوانەی ئەوروپا چاوانەی کوردستان چ پارێزەر چ کەسایەتی سیاسی چ میدیایەک بە هەمومانەوە بەیەکەوە بەهێزین و ئەو پەیامەش گەیشترا نەک پارتی گەیشترا یەکێتی و گەیشترا حزبە سیاسەکان و ئەمریکیەکان و بەرگدانیەکانیش لە کوردستان ئەوانە دەکەنە راپۆرت کە چۆن خەڵک خەبات دەکا هێزە چی کاریگەرین لە هەموو حزبەکان بەهێزترین سقەتان بەخۆبی بۆیە هەر کەسێک گیرە بزانە ئەگەر عەدەسەکەی توانی خەڵک ئاوا دیفاعی لێ دەکا خەڵکی ما لە بۆ دەنگی جوان هێشتا لەسەر پێیە و پشگیری کچ و کوڕانی خۆی لە ئەوە نەک لە هەر هەولێرە ڕوویدایە لە هەموو کوردستان کە ڕوودەدا لە هەموو تیرۆرە سیاسەکان خەڵک لە باوەشی دەکا ڕاستە هەموو کەشەوایەک دانەوێت دروستکەن بە هیوایی دروستکەن خەڵک بڵێن هەمووی تەسلیم بووە هەمووی ئەوەیە پارە پەرستە بەڵام نە ئەوە دەبینن نەک ئەوانەی دەگیرن ئەو هەزاران دەیان هەزار کەسەی بە لەماوەی 1 ساعت دەدێتە سەر سوسیال میدیا خەبات دەکا بە شێوازی جۆرا زۆرەڕێیان ئەوەی دیارە لە پشتەوە بە وێ چ لەو پارتی یەکێتیە دەکرێت لە ناوەندە جیهانیانە کاتێکی خۆش